بەڕامەی ترافیک ئەم جارە باس دە و کێشە و گرفتانی هاتوچۆ لە ڕۆژانی نەورۆز و وەرزی بەهار و گەشت و سەیران دەکات. لەم بەرنامە پلان و ئامادەکاری پۆلیسی هاتوچۆی بەشێک لە بەڕێوەبراتیەکانی هاتوچۆی هەرێمی کوردستان نیشان دەدەین. تەماشاکەی ئەم ئۆتۆمبیلە عینی فەردە چۆن هینیەکەی ئاوا پڕی کردووە لە مرۆڤ لە هەر کاتێکی پیاگدادان و وەرگەڕانە نسبەتێکی زۆر لەو سەرنشینانە بەڕاستی گیان لە بریندارە بێت. ترافیک چەند ڕۆژێک پێش نەورۆز دەچێتە سەیرانگاکان و شارەکانی دوکان و سلێمانی و ڕانیە و هەولێر. دەمانەوێت ئەو پلان و ئامادەکاریانە لە بواری هاتوچۆ لە وەرزی گەشت و سەیران بخەینە ڕوو. ترافیک سەرەتا دەچێتە قەزای دوکان کە سەر بە پارێزگای سلێمانیە. ئێرە ناوچێکی گرنگی گەشتیاریە. ئاوا سازگار و سروشتە جوانەکەی دڵڕفێنە. لەگەڵ دەستپێکردنی مانگی بەهار تا مانگی پاییزە و ناوچەیە پڕ دەبێت لە گەشتیاری هەرێمی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراق. لەگەڵ زۆری ژمارەی گەشتیار ڕێگاکان فشارێکی زۆریان بەهۆی ئۆتۆمبیل و گەشتیاران بۆ دروست دەبێت. ئیدی دەمانێت بزانین پۆلیسی هاتوچۆی دوکان چی پلانێکیان هەیە. بەرپرسی کارتی هاتوچۆی دوکان بۆ ترافیک تەواوی پلانیان بۆ ڕێخستنی ڕێگا و شەقامەکان بە شێوەیەکی مەیدانی بۆ ترافیک دەخاتە ڕوو. ئێرە سەیرانگای دوکانە وەک ئاشکرایە ئێرە جسرە تازەکەیە. ئێمە وەکو بەڕێوەبەرەتی بەشی هاتوچۆی دوکان بەرنامەی پرۆگرامی خۆمان هەیە بۆ ڕۆژانی جەژنی نەورۆز و بۆنەکانی ئادار. وەک بەڕێوەبەرەتی بەشی هاتوچۆی دوکانمان دابەش کردو بەسەر چەند کەرتێک کە ئەم کەرتانە هەر کەرتێک لەلایەن ئەفسەرێکی هاتوچۆوە سەرپەرشتی دەکرێت و هەروەها سەرجەم کارمەندانمان خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ بۆنەکان و بە جۆرێک بەرنمەیەکماندا ڕشتووە کە هەر 100 مەترێک لەم ناوچە گەشتیاری و لە ناو دوکاندا کارمەندێکی هاتوچۆمان بۆ داناوە. پلانی ئێمە بۆ ڕۆژی نەورۆز هاتوچۆ لە ڕۆژی نەورۆز لە ناوچەی گەشتیاری دوکان بە شێوەیەکی بازنەیی دەبێت واتە ئۆتۆمبیلانی کە لە سلێمانیەوە دێن ڕاستەوخۆ بە ئاراستەی دوکان دەڕۆن لە پردە کۆنەکەەوە کە ناسراوە لێوە دێنە ناو سەیرانگاکە و لەم پردە تازەوە ڕێگای دەرچوونە و بۆ ئەوانەی کە ڕێبواریشن بە دوکاندا تێدەپەڕن هاتوچۆ چۆن ئێستا ئاساییە هەر بە هەمان شێوەیە. دەمانێت بزانین چی کراوە بۆ ئەوەی ڕێگاکان نەخنکێن و ئاسایی بن. بەرنامەی ئێمە بۆ ڕۆژی نەورۆز بۆ جوانتر و بۆ ڕێخستنی هاتوچۆ لەم شارۆچکەیەدا ئەوەیە ئێمە بەرنامەیەمان داناوە کە هاتوچۆ بە شێوەیەکی بازنەیی بێت. بازنەی چواتە چۆن واتە ئەو گەشتیارانەی کە بە ئاراستەی سلێمانی دوکان دێن لە ڕێگای سەرەکیەوە لەم ڕێگای کە ئێستا پێیدا تێپەڕ دەبین دەڕۆن و داخلی ناو دوکان دەبن و لە جسرە کۆنەکەەوە داخلی ناو سەیرانگاکە دەبن. واتە بە شێوەیەکی بازنەیی هاتوچۆ دەسوڕێتەوە و ئەو گەشتیارانە کە لە پارێزگاکانی تر لە هەولێر بۆ نمونە لە ئیداری سەربەخۆی ڕاپەڕینەوە دێن ڕاستەوخۆ دەتوانن بێنە ناو سەیرانگاکە و ئەوانیش بە هەمان شێوە بازنەیی دەبێت هاتوچۆکەیان. بەشێک لە وێنەکانیش کە ترافیک تۆماری کردوون لە ڕۆژانی نەورۆز تۆمار کراوە لە ئێستا و ڕابردوو
کە کێشە و گرفتەکان دەردەخات و هەوڵەکانی پۆلیسیات و چۆ نیشان دەدات. لە ڕۆژانی گەشت و سەیران بەتایبەت لە ڕۆژانی نەورۆز و دوای ئەو بۆنانەتەوەیە دەیان هەزار ئۆتۆمبیل و دەیان هەزار هاوڵاتی ڕوودەکەنە شوێنە گەشتیاریەکان. شەقامەکان پڕ دەبن لە جم و جۆڵی ئۆتۆمبیل. یەکێک لەو شوێنانەی کە ئێمە گرفتمان هەیە وەکو هاتوچۆی دوکان لە ڕۆژانی نەورۆزیاتیان لە ڕۆژانی ئەو ڕۆژانی کە بۆنە و مناسەبات هەیە ئەم پردەیە ئەم جسرە بە حکمی ئەوەی ئەم جسرە تاکە ڕێگەیە کە پارێزگای هەولێر بە سلێمانی دەبەستێتەوە و هاتوچۆ بە زۆری لەسەر ئەم پردەیە و قەرەباڵغێکی زۆر چەند ڕێگایەک دێنەوە سەر ئەم پردە واتوانێ هەڵگرتنی ئەو هەموو لۆد و قەرەباڵغێنی ئەم پردە بۆ ئێمە تەرکیزێکی زۆرمان لەو ڕۆژانەدا خستۆتە سەر ئەم پردە و کارمەندێکی زۆرمان بۆ دابین کردەوە بۆ ئەوی بتوانین دەست بەسەر ئەو لۆدەدا بگرین و کۆنتترۆلی بکەین. ئەو سەرپێزیانی لە ڕۆژانی نەورۆز یاخود ڕۆژانی هەینی پشوەکان دەکرێت لێرەکانە پێویستە شۆفێران پابند بن پێوەی و ئاگادار بن ئەو سەرپێزیانە نەکەن ئەوانەیە کە وەستان لە شوێنی قەدەغە یان سوورانە لە شوێنێک کە تێیدا قەدەغەیە بسوڕێنەوە یاخود سوارکردنی مناڵان لە پشتی پیکابدا ئەوە یەکێکە لەو گرفتانە کە توشمان دەبێت و هەروەها درێفت پێشبڕشێ لە ناو سەیرانگا لە دەروی سەیرانگا بە هەموو شێوەیەک ناکرێت ئەمانە ئەنجام بدرێت. بە حکمی ئەوەی دوکان ناوچێکی گەشتیاریە ئیدی لە وەرزی بەهارەوە دەست بە گەشت دەکرێت وەرزی گەشتە لێرە بەهار هاوین و هەروەها تا ناوەڕاستی پاییز تا دنیا جە و بە تاواتی سار دەکات خەڵک لە بۆنەکاندا لە ڕۆژەکانی پشوو ڕوودەکاتە سەیرانگاکەمان بۆی ئێمەکو بەڕێبەرەتی بەشی هاتوچۆی دوکان بەرنمەیەکماندا ڕشتووە بۆ سەرپەرشتیکردن و چاودێریکردنی دۆخی هاتوچۆ لە ناوچەی گەشتیاری و هەروەها لە ناو سەنتەری قەزای دوکاندا ئێمە سەر ڕای ئەرکەکەمان کە وەکو ڕۆژانێکی ئاسایی ئەرکمان هەیە بۆ ڕۆژەکانی پشوش بەرنامەی تایبەتمان هەیە بە ڕێخستنی هاتوچۆ. کێشەکانی ئێرە وەکو سەیرانگاکە وەستان لە شوێنی قەدەغەیە ئەو شوێنانەی کە گرفت بۆ ئێمە دروست دەکات یاخود وەستانی دوو ئۆتۆمبیل لە تەنیژیەکەوە ڕێگا و شەقامەکەمان دەگرێت و هەروەها درێفتە کە نمایشی ئۆتۆمبیل ئەو شۆفێرانەی بە تایبەتین گەنجەکانمان دەست دەکەن بە نمایشی ئۆتۆمبیل لەو شوێناندا کە ئێرە شوێنی نمایشکردنی ئۆتۆمبیل نییە ئەمە گرفتێکی سەرێکی بۆ ئێمە. ڕێنمای ئێم بۆ شۆفێران ئەوەیە کە لە کاتی دروستبوونی لۆد و قەرەباڵغیدا ئارام بگرن و لەسەر خۆ بن دڵنیا بن لەوەی کە ئەفسەران و کارمەندانی هاتوچۆ لە ئەرگدان بۆ ڕەوانەوەی و قەرەباڵغی کە هەیە و هەروەها داوا لە شۆفێران دەکەین کە لە وەرزی گەشت و سەیراندا واز بێنن دوورکەون لە پێشبڕشەی ئۆتۆمبیل کە ئەمە هۆکاری بێزارکردنی گەشتیارانە لەم وەرزەدا بە پێچەوانەوە ئەوانەی کە سەرپێسی ئەم ڕێنمایانی ئێمە بکەن دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیاندا دەگیرێت. ئەو سەیرانش لە نەورۆزا بەڕاستی خۆشەر نییە لە نەورۆزا بچن یەکەم ڕۆژی نەورۆز با پێشتر یا دواتر بچێ خەڵک بۆ سەیران ڕۆژ ئەو باشترە وکو لەو کاتانەی کە تووشی حادیسەیە نەبی تووشی ناڕەحەتی ڕێگاوبان نەبی لە بەرەوەی شوێنێک لە دەست بەی دوایی نایتەوە تایمی خۆت لە سیاقەتە سیباقەکەن یا دەرچوون هەیە یا سەرجادەکان ئەگرن ئەوە خەڵکی زۆر ناڕەحەتەکەن لەبەر ئەوەی کەوا خەڵک ئەچێ بۆ خۆشی دەربڕێت نەوەک بۆ ئەوەی ناخۆشی جا ڕووداوی ناخۆش دروستە بێت لەو حاڵەتانەیە ئەو حاڵەتانش کە کردداری زۆر ناخۆش دروستە بێ خۆشیەکە ئەبێ بە ناخۆشی
یەکێک لە کێشەکان بەڕای من ئەوەیە بۆ نمونە کە ئەچین بۆ سەیران عادەتەن هەمووی وایە هەمووی پەلەیەتی لە کاتی ڕۆشتن هەمووی پەلەیەتی لە کاتی هاتنەوەش هەمووی پەلەیەتی تەبەنە ما بێتەوە کاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆ کە با بڵێن ئەم کەسانەکە ئەچین بۆ سەیران ئێمە بۆ خۆشیەچین بەڵام خوا نەخواستە کە شتێکی وا ڕوئایات چەند ئایلەیەک خۆشیەکان لێ تێگەچێ ڕۆژەکان بە تەواوی لێ تێگەچێ. ترافیک بەردەوام دەبێت و دەچێت بۆ ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین. دەچین بۆ بەڕێبەتی پۆلیسی هاتوچۆ ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گوتەبێژی پۆلیسی هاتوچۆ دەبینین. هۆکاری ئەو کێشە و گرفتانە دەخاتە ڕوو هاوکاتیش ڕێنمایی بۆ هاوڵاتیان هەیە. جژنی نەتەوەی نەورۆز لەسەر جەمگەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر کوردێک لە هەر شوێنێکە بێ و بە تایبەتی لە هەرێمی کوردستان پیرۆز بێت. دیارە ئێمە وەک بەڕێبەراتی هاتوچۆی ڕاپەڕین لەگەڵ بەڕێز بەڕێبەر و ستافی بەڕێوەبردننی بۆنەی نەورۆز لە بەڕێبەراتیمان کۆبوونەوەمان کرد و دانیشتوین باسمان لاو پلانانە کردووە کە پێویستە لە ڕۆژانی جەژنی نەتەوەی نەورۆزدا جێبەجیان بکەین. سووری ئیدارەی ڕاپەڕین بەسەر دوو زۆندا داباشمان کردووە زۆنی پشدەر و زۆنی بتوێن لە هەر زۆنەکانیشدا داباشمان بەسەر چەند کەرتێکدا کەرتەکانیشمان دابش کرد بەسەر چەند مەفرەزە و چەند ئەفسەر و کارمەندێک ئەو لەو شوێنە دەبن ئامادەجانێ بۆ کاراسانی بۆ هاوڵاتیان بکەن و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی جەژنی نەتەوەی نەورۆز بەخۆشی و بەبێ کێشە و بەبێ هیچ گرفتێکی یاخۆت کەمترین گرفتی هاتوچۆ ئەگەر نەهێڵین دروست بێ بۆ هاوڵاتیان. بە شێوەیەکی گشتی لە وەرزی بەهاردا بە تایبەتی کە هاوڵاتیان بە گشتی ڕوو لە ناوسەر گەشتیاریەکان دەکەن ئێمە ڕێنماییمان بۆ هاوڵاتیان بۆ شوفێران ئەوەیە کە لە کاتی سەردانیکردنی شوێنە گەشتیاریەکاندا کاتێک کە دەرچوونیان لە ماڵ ئەمە چەند ڕێنمایەک هەیە لە ئۆتۆمبیلەکان بۆ نمونە چێکی ئۆتۆمبیلەکان بکەن بزانن بە تایبەتی سیستەمی برێک سیستەمی وەستانی ئۆتۆمبیلەکان چێکەن وەروە بزنی ئۆتۆمبیلەکان چێکەن ئەو کەرەسانی کە پێویستن بۆ چوونەدەری هەر شوفێرێک ئەم کەرەسانیان پێ بنوەروە لە کاتی شوفێریکردنە لەسەر شەقامەکان بە شێوەیەکی هادی و هێواش یاخۆ بڵێ پابەند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ چونکە بەیانیان بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان و شوفێران ڕوو لە شوێنەکان دەکەن ڕوو لە شوێنە گەشتیاریەکان دەکەن کەواتە لۆدێکی زۆر دروست بێت سەر شەقامەکان بۆیە ڕێنماییمان بۆ شوفێرانەوەیە تکایە پابەند بن هێواش بن بە عسابێکی ساردەوە بێن بۆ شوێنە گەشتیاریەکان بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی نەک بڵێم ئەم شاریان ئەو شار مشکلەیەکمان هەیە کێشەیەکمان هەیە بانیان کاتێک دەچین بۆ گەشت سەفرە و گەشتەکان زوو دەمانێت بگەینە شوێنەکەی کەواتە خێرا دەکەین پەلە دەکەین بە هەمان شێوە ئێوارانی لەگەڕانەوەش هەم دیز پەلە دەکەین بۆ چوونە ماڵمان تەبەنەوە هەردووچی هەڵەیە ئێمە داوانێ دەکەین هەم بەیانیان بە هادیئی بە هێواشی بە شێوەیەکی پامبەت بەیان سەڕێنماکانی هاتوچۆ بۆی بەڕاستی گەشت و سەیران مانای خۆشی هەم خۆشی لە خۆمان و لە کەس و کارمان و هەم لە بەرامبەریشمان ناخۆش نەکەین چونکە بەڕاستی ئەمە کارەساتی دەکەوێتەوە هیوادارین پابەند بن. وەک ئامادەکاری ئەوان لە ڕێگەی مەفرەزەی تایبەت بە دەداچوون بۆ سەرجەم شوێنە گەشتیارەکان دەکەن و چاودێری جوڵی هاتوچۆ دەکەن. پێش هاتنی بۆنەی نەورۆزیش ڕێنمایی شۆفێران دەکەن و ئامۆژگاریان دەکەن چونکە زۆرجار پەلەپەلی و نەبوونی ئارامی و هەوڵدان بۆ زووگەیشتن و هاتنەوە ڕووداوی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. لەوەرزی بارانبارین داگادە بێ زادە خلیسکە دەبێ زۆر هێواش بڕۆی ئەجا تۆ مەختورەکەشت پێەیە مەختورەکەشت پێچەوانەی یاسایە دەبێت ئیجراتت لەگەڵ بکرێت لەبەرەوەی ئەتۆ ڕێت پێ نەدراوە ئۆتۆمبیلەکە ڕێ پێ نەدەوە مەختورەکەت پێکەیت
ئاش براکە زۆر باشە زۆر باشە ئۆتۆمبیلەکەت پارکە زەحمەت نەبێ ئەلێ پارکە زەحمەت نەبێ فەرموو سەرکەوتوبی ئاگادار بە شوفێریگەرن ئێستا مەترسیدارە هیوادارم پابەندی بە یاساکان یاتوە فەرموو ئاگادار بە لەبەرەوەی لە وەرزی بارانباریندا شوفێریکردن مەترسیدارە دەبێت زیاتر پابەندی بە یاسا و ڕێنماکانی هاتوچۆ چونکە ئاگادار بە شەقام خلیسکە باشە بەڕێزم سەرکەوتوبی سەلامەت بی ئینشاءڵڵا سەرچاوە سڵاوت لێبێ زۆر سپاس بێ زەحمەت دەتوانی مۆڵەتەکەتمەندی ئاگادار بە بەکارهێنانی مۆبایل لە کاتی شوفێریکردندا پێچەوانەی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆیە جەنابێت لە پێشترەوە مۆبایل بەکارهێنا بێ زەحمەت ساڵانە ئۆتۆمبیلەکەت مۆڵەتەکەت ئیجازە ناسنامەی خۆتە کەواتە دەبێت مۆڵەتەکە لای خۆت بێت ئۆتۆمبیلی خۆشمە دەگەرمدا ناوی بەڕێزت کاکی وسف مۆڵەتەکە پێویستە لای خۆت بێت بێ زەحمەت ئۆتۆمبیلەکەت پارکە فەرموو بێ زەحمەت فەرموو چاوەکەم بێ زەحمەت ئۆتۆمبیلەکەت پارکە دای بەزە فەرموو سڵاوت لێبێ باشی شکر بێ زەحمەت ساڵانە مۆڵەتەکەت بەڕێزم ئەو منداڵە بۆ لێ سوار بووە ئەوە شوێنی سواربوونی منداڵە ئاگادار بە زۆر خەتەرە زۆر مەترسیدارە قاشی سەلامەتی خوشکە منداڵ دەبێ لەسەر کورسی خۆی دانیشێ کەواتە ئەو منداڵە شوێنەکەی زۆر خراپ و زۆر مەترسیدارە بە هەر برێکێکە هەر ئیستاڵێک منداڵەکە سەری بە جامی ئۆتۆمبیلەکە دەکەی و ئەگەر پێکدادانەکە بە قۆت دەردەچێت کەواتە منداڵ دەبێت لەسەر کوشتنی خۆی دانیشێ باشە بەڕێزم بێ زەحمەت ئۆتۆمبیلەکەت پاڕەکە بە سەرپێچی یاساکانی هاتوچۆت کردووە فەرموو سڵاوت لێبێ باشی شکر بێ زەحمەت مۆڵەتەکەت ساڵانەت بەڕێزم پێویستە ئۆتۆمبیلەکەت بکەی بە پی بێ زەحمەت ئەو منداڵە بۆ لێ سوار بووە نازانی زۆر مەترسیدارە خوشکێ دەبێت لەسەر کورسی تایبەتی خۆی بێ بێ زەحمەت کا کردی؟ زۆر باشە کاکردی شوفێریکردن لە وەرزی باراندا مەترسیدارە دەبێت زیاتر شوفێر پابەند دەبێت ئاسا ڕێنماکانیان چوە ئەو منداڵاش نابێت لەو شوێنە بێت چونکە لە هەر بگرتنی هەر برێکێکداری ستاڵێکدا منداڵەکە بە جامەکەیدا دەردەچی ئەگە پێکدادانەکەی خێرا بەجا بێسە زۆر وریابی ئەم خوشکە نابێ منداڵە لە باشم خوشکێوێ دەبێت پێویستە لەسەر کورسی تایبەتی خۆی دانیشێ لەبەرەوەی شوێنەکە زوو بێ زەحمەت دابستە دووە پێویستە منداڵ لەسەر کورسی تایبەتی خۆی بێ چونکە لە هەر برێکگرتنێکدا منداڵ سەری بە جامەکەی دەکەوێت ئەگەر پێکدادان خوانەکە دروست بێ بەقوت بێ ئەو کاتەی منداڵەکە دەردەچێت کەواتە مەترسی زۆر گەورە دروست دەبێت باشە ئەو خوشتەش با قایشەکەی بەسەر زەحمەت نەبێ. 1
لە شاری هەولێریش پۆلیسی هاتوچۆ بە پلانێکی تۆکمە هەوڵ دەدات ڕوبەڕووی هەموو ئەگەرێک لە دروستبوونی جەنجاڵ و خنکانی شەقام و ڕووداوی نەخوازراو ببێتەوە. یەکێک لەو ئەفسەرانی بەرپرسە بۆ ترافیک باز لە هەوڵ و پلانەکان دەکات و ڕێنماییش بۆ شۆفێران هەیە. هەر لە سەرەتای وەرزی بەهارەوە تاوەکو کۆتایی پاییزیش خەڵک لە کاتی ڕۆژانی پشوو یاخود پشووی فەرمیە یاخود لە ڕۆژانی هەینی کە دەستنە کە دەچن بۆ سەیرانەکان بۆ گەشت و گوزار پێویستە ڕێنمایەکانی هاتوچۆ لە بەرچاو بگرێن، پێویستە منداڵیان لە دواوەی پیکا بوو تیایەکانی بارهەڵگیر دوکانی داننیشن یاخود خەڵکانی کەوا شوفێرەکان دەبێت بە هەموو شێوەیەک لەسەر شەقام کە بزان چۆن شەقام بەکاردێنن کاتێک دەچن بۆ گەشت و سەیران لە هەمان کاتداکە دەچن بۆ گەشت و سەیران پەلەپەل نەکەن لە کاتی ڕۆیشتندا پێویستە سەبر و ئارامیان هەبی لە کاتی ڕۆیشتنیاندا یاخود لە کاتی ئەوەی کەوا دەگەڕێنەوە لە سەیرانەکان پێویستە ڕیز بەستن دروست بکەن لە بۆ ڕۆیشتنەکان یان بەتایبەتی ئەو شەقامانەی کەوا شەقامێکی زۆرمان هەیە تاکسایدن نەبووینە جوور ساید ئەو شەقامانێکەوە تاکسایدن شوفێر نابی پێش بڕشێ بکات و نابێت لە ئۆتۆمبیلی پێش خۆی دەرچیت بە هیچ شوێکی ئەمانە هەمووی دەبنە سەرپێچی لە یاساکانی هاتوچۆ بە سەرپێچدانرێ و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوا ڕووداوەکانی هاتوچۆ لە سەیرانەکان زیاتر بێت و خۆشیەکان ببنە ناخۆش. شارەزایکی هاتوچۆش باس لە بەزمی هاتوچۆ لە ڕۆژانی گەشت و سەیران دەکات. هەندێک لەو هاوڵاتیانی کە قائیدی ئۆتۆمبیلەکەن قوربان مەی دەخۆنەوە بە شێوەیەک سەرخۆش دەبن بە شێوەیەک بێئاگا دەبن ئەم ئۆتۆمبیلە بەم شێوەیە زیگزاگەکە و ئەڕواکە ئەنەما ئەیسەر ئەو شەقامە کەسی دیانە ئەم خۆی نەبی لەبەر ئەوە هاتوچێ و پێک ئەوەیە کە تۆ یاساکانی هاتووە لەسەر شەقامەکان دێ بەدێ بکەی پێشبڕکێ نەکەی بەغەڵەت دەرنەچی زیگزاگ نەکەی هەروەها کە ئەو نەفرانی لەگەڵ تایە زیاد نەبن تۆ کاتێک ئەبینی لەناو ئۆتۆمبیلێکە کە بڕیار دراوە 4 کورسیتیایە ئەبێ بەس شوفێرەکەەوە 5 تەماشاکەی ئەم ئۆتۆمبیلە ئەینی فەردە چۆن هینیەکەی ئاوا پڕی کردووە لە مرۆڤ لە هەر کاتێکی پیاگدادان و وەرگەڕانە نسبەتێکی زۆر لەو سەرنشینانە بەڕاستی گیان لە بریندارە بن. ترافیکەوە دەخاتەڕۆ کە جەنگێکی بەردەوامی سەر شەقام هەیە بۆ نەهێشتنی و جەنگەش پێویستە پابند بین بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ تا بتوانین کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆ دروست بکەین بۆ مەبەستەش هەنگا و دەستپێشخەری هەموو لایەکی پێویستە نەک تەنها پۆلیسی هاتوچۆ هەست بەو بەرپرسیارێتیە بکات.